سەبارەت بە موچەی خەڵکی هەرێمی کوردستان کێشەیەک هەیە حکوومەتی هەرێم کە بوجەی ناردووە کاتی خۆی هیچ ناوێکی نەناردووە بەڕێزان تەنها ڕقەمی ناردووە ڕقەمەکانیشی لەگەڵ ئەوەی عێراق جیاوازە تا 2013 من بوجەی هەرێمی کوردستانم لایە بە داتا و بەیاناتی تەواوە کە ژمارەی فەرمانبەرانی 784,000 کەس بۆ تەنها بەڕقەم ئەو ڕێتمەی کە عێراق دایناوە ساڵانە چەند فەرمانبەری داناوە کە تەوزیفاتی تازە هەبێ لە سا حەڤەی داناوە بۆ هەرێم بۆ نمونە ئەگەر 100,000 فەرمانبەر ئەمساڵ تەعین بن لە عێراقا 7,000 بۆ هەرێم داناوە یەکسەر ئەمە ئیزافە کردووە بۆ ئەو ڕقەمە یەکەم جاری یاوێنە پێی بۆیە ئێستا داتاکانی عێراق باز لەوەکەن 682,021 کەس لای ئەو هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی بڵاو کرایەوە 1,249,841 کەسی تایە کە ئەمە دوو ڕقەمی زۆر جیاوازن 4 سێکتەر هەیە ڕقەمەکانیان جێگەی گومانن عێراق قبوڵی نییە لە 40 تا 45,000 ئێمە پێشمەرگەی تۆمارمان هەبێ بۆ لەسەر ئەساسی معیارێک لە هەر وڵاتێکە 1000 کەس هەبێ پێویستی بە یەک کەس هەیە یەک سەربازەیە بیپارێزێ ئەمە معیارێکە بۆ عێراق ئەگەر سەیری عێراق بکەن 36 ملیۆن کەسە هێزە بەرگریەکانی 362,000 کەسە هەرێمی کوردستان کە باز لە 4 ملیۆن و نیو ئەکرێ بێژگە پارێزگای کەرکووک بێژگە ئەوە لە سیستەمی عێراقیادان ناوە 40 تا 45,000 پێشمەرگە بۆیە هەمیشە کە پارەیان ناردووە بۆ پێشمەرگە تا 2007 تقریبا بەو ڕێژەیان ناردووە بەڵام لە ئێستادا ئەوەی من لە ڕاوێژکارەکانی وەزارەتی داراییم وەرگرتووە 432,000 کەس موچە وەرئەگرێ لە وەزارەتی پێشمەرگە لە هەندێ بەرپرسی دەرانی پەرلەمانی کوردستان کە لێم پرسیون ئەڵێن 428 ئەو ڕقەمەی کە خۆیان بڵاویان کردوتۆ 266,000 کەس موچە وەرەگرێ لە وەزارەتی پێشمەرگە کە ئەمە لە ڕووی ستاندەرەوە ئەوان قبوڵیان نییە